تێکڕای نرخی نەوتی بە $31 هەژمار کردووە. بەڵام ئەوەی کە ئێمەی بینین بە پێ و زانیاریین لەبەردەستی ئێمەیە و لێکدانەوەی ئێمە بۆی $33 واتە بڕی $1.81 جیاوازی هەیە لە نێوان نرخی نەوتە لەو تێکڕای نرخی نەوتەی کە دیلۆیت باسی کردووە. ئەما گەر بە پارە لێشی بینەوە لەو سێ چارەکەی یەکەمە $76 ملیۆن کات کە ئەژمار نەکراوە. ئەمە جێگای پرسیارە. خاڵێکی تر هەر بە گرنگ جێزانین ئەیش تێچووی گواستنەوەی نەوتی هەرێمە لە ڕێگای بۆری نەوتی هەرێم و بۆری نەوتی تورکیا. ئەوەی کە ئەیبینین تێچووی گواستنەوە زۆر زۆرە لە ناوخۆی هەرێمە لە کاتێکا هی تورکیا کەمترە و ئەگە حسابی درێژی نەوت بۆری نەوتیش بکەین ئەبینی کە درێژی بۆری نەوت لە تورکیا زیاترە. حکومەتی هەرێم گرێبەستی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت و ENY کردووە. ئەمە ئەم ساڵ کۆتایی ئەم ساڵم گرێبەستە کۆتاییەت. هەتا ئێستا ENY هیچ ڕیپۆرتێکیمان نەبینیوە ئێمە. داهاتی نەوت پێویستی بە مراجعەیەکی جددیە بە هەموو مەرحەلەکانیەوە کە لێرە باس یەکەم. ئێستا کە برنت $63 بۆ زانینی ئێوە من چەند ڕۆژێک حساباتی تەواوم کردووە بە سوودوەرکردن لە ژمێرەکانی 90 و 20 لە بەرمیلێک نەوت نزیکەی $8 مێنێتەوە. ئەمەش ئاماژەیەکە بەوەی کە هەرێمی کوردستان لەم پرۆسان نەیتوانیوە سەرکەوتوو بێت بە پێی هەموو پێوەرە جیهانیەکان ئەم مەساریفانە زۆرن